بهلمتو زاتوزا بود بهلمتو زاتوزا هوري لملان الله زا جاهل نما لم هوزا لو برداكي نعيرم في كم جاشنا هيروزا وي ملكا لسالي 63 دانشتوی شاری دەربەنی خانم و یەکێکم لە مناڵانی شاری دەربەنی خان سوپاسی خی گەورە ئەەکەم کە هەر لە مناڵیوە خوا ئەو بەهرەیە پێبەخشیوم توانیومە خولیای هوەر بم وەکو هوەردۆستێک توانیومە خزمەتی هوەر بکەم ئەوە بوو هەر لە مناڵیوە هەستم کردووە بە گۆرانی وتن و بەشداریکردن لە بۆنە و شایە و یادەوەری و جێژنەکاندا ئەوە بوو کە لە ساڵی 84 توانیم لە ئیزاع و تەلەڤیزیۆنی کەرکووک ئەو بەرهەمانە تۆمار بکەم کەوا گۆرانی ئای نەخشانم و ئای مەلەکە کەوا من بۆوە ناسراوم زۆر سوپاسی مامۆستای بەڕێزم مامۆستا عەلی حەمەدڕزا ئەەکەم کەوا لە خانەی مامۆستایان لە سلێمانی لە ساڵەکانی هەشتا کە وانەی مۆسیقای پێوتین توانیم شارەزایەکی باش پەیدا بکەم لە بواری مۆسیقا و هاوکاری کردم کەوا بەسەربەرزی توانیم لەگەڵ کۆمەڵێک هاوڕێی خۆشەویستە لە ساڵی 84 بۆ ئیزاع و تەلەڤیزیۆنی کەرکووک بە یارمەتی هاوکارانم ئەندامانی تیپی مۆسیقای مۆلەوی لە سلێمانی توانیمان ئەو بەرهەمە جوانە تۆمار بکەین کە ئێستاش ماوەتەوە خەڵک ئەیبینێ بە چاوی خۆی لە تەلەڤیزیۆن ماوەی 6 ساڵ زیاترە کە ئێمە دانیشتووی شاری دەربەنی خانین و قۆناغەکانی خوێندنی سەرەتایی و ناوەندیم لە دەربەنی خان تەواو کردووە و قۆناغی خانەی مامۆستایانم لە سلێمانی بڕیوە لە ساڵی 83 و 84دا ئەو بوو کە دەوام ئەکرد لە خانەی مامۆستایان ئەو بەرهەمانمان تۆمار کرد بۆ ئیزاع و تەلەڤیزیۆنی کەرکووک ئەو بەرهەمە هونەریە جوانانە یەکێ لەوانە کەوا ئەو بەرهەمەی من بوو گۆرانی ئای مەلەکە بوو کە ئێستا ئەگەر هەر دۆستێک برادەرێک بێتە دەربەنی خان پرسیار بکە ئەو گۆرانیە هی کێیە ئەڵێن ئەوە هی مامۆستا عەزیزە کە ساڵی 84 لە تەلەڤیزیۆن تۆماری کردووە زۆر خەڵک خۆشحاڵە ببینێ خۆشحاڵم کەوا توانیمە خزمەتێکی ئەو خزمەتە جوانە پێشکەش بەم گەلەو بەم نیشتمانە و بەم خاکە خۆشەویستە بکەم لو بهغيه سمره لو بهغيه سمره لحوزيه كوسره كيدا لدلكم خوي عالم خبره درماني در دمناك امر زامم خطره سيري قدو بالله برني درسه نوبره ويملكه ملكه كمره لسر كلك ام عالم لو ممكن من او كشف غيرك ام عالم لو ممكن من او كشف غيرك یەکێکم لە مامۆستاکانی شاری دەربەنی خان و مامۆستای زمانی کوردی بووم لە ماوەی 35 ساڵی تەواودا توانیومە خزمەتی مناڵان و کچان و کوڕانی یەک دوو قوتابخانەی لە دەربەنی خان بکەم و ئێستا زۆر خۆشحاڵم خۆم بە خۆشحاڵەزانم کە خانەنشین بووم و گەشتمەتە ئەم تەمەنە سوپاسی خوای گەورە یەکەم کەواخوا ئەو بەهرەیە پێ بەخشیوین کە ئێمە توانیمانە بەبێ ماندووبوون خزمەتی جیلی خۆمان بکەین. جوانه بينه لا جوانه بمليونه هرزانه ام علمه لو ممكن هر بس اسمه رانجوانه خنيان قرمو نازدارن بودر دي كر لقمانه شرط بماشي لليوين دوي صوصه رتانه وي ملكه كمر هالسر كلكه ام علمه لو ممكن من مليحم غيرك ام علمه لو ممكن من مليحم غيرك